وقتی کە لە بەغا بوو شێخ مەحموود ساڵی 1932 خۆی لە سویەک هەتا چولێک 10 ساڵ نەفی بوو ساڵی 1932 ئوم کەلسووم بۆ بەغا بانگە کرێ لەلایەن عایلەی مەلیکیەوە بەلای خانووێک کە ئەڕۆ سەیرەکە ئەو خانوو زۆر گەورەی و زۆر قەرەباڵغە سەربان و بە دەرگا و حەوشە زۆر قەرەباڵغە و جلێکی غەریبیان لەبەرایە ئەم جلەی نەدیوە سیارەکەی وەستێنێ ئەپرسێ ئەڵێ ئەمە ماڵی کێیە ئەڵێن ماڵی مەلیکی کوردانە و لێرە دەست بەسەرە ئەڵێ توانم بێم بۆ لای ئیتر شێخ مەحموود زۆر بە پێشوازیکی گەرمی لێ ئەکا و دانیشتێ لەگەڵی باسی مەقاماتەکە بۆی کاگەحمەیەکی لا ئەبێ سەی ئەحمە مەقامبێژێکی زۆر بەتوانا بوو و دەنگی زۆر خۆش بووە بانگی ئەکا مەقام بۆ ئوم کەلسووم ئەڵێ ئوم کەلسوومیش ئەڵێ وەرە لەگەڵم من ئەتکەم بە ئەستێرەیەکی عالەمی ئەو دڵی نایە باپیرم بەجێ بێڵێ هێناکە داوای لێبوونی لێکە ئیتر ئوم کەلسووم تقریبا نیم سەعات دێگەمێنێتەوە ئەڕوا یعنی باپیرم زۆر جار خەڵک گوتیانە وشک بۆ و وان نەبووە بەڵێ هەتا خوشکەزایەکی خۆی دەنگی زۆر خۆش بووە دایمە پێویستە مەقامم بۆ بڵێ ئەویش شەرنی لێ کردووە چۆتە ژوورەکەی تەنیشتی دەرگاکەی کردێتەوە بۆی گوێ لە دەنگی بێ و ینی ئەو احترامی باپیرم زۆر بۆ لای ڕووی نەهاتە لەبەر دەمیان گۆرانی بڵێ لە ژوورەکەی ئەو دی و مەقامی بۆ وتووە حەزی زۆر لە مەقام بووە